ڕۆژە دیاری کراوە بۆ ئەوەی جیاوازی و چینایەتی لە نێوان توێژەکانی کۆمەڵگادا دروست نەبێ. هەمووان کار دەکەن بۆ دادگەری و بانگەشەی بۆ دەکەن، بەڵام کەمن ئەوانەی کە بنەماکانی دادگەری پیادە دەکەن. دەوترێت لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ دادگەری لاواز دەبێت و جیاوازی و چینایەتی بەهێز دەبێت. ئەمڕۆ دەمانەوێت لە زاری هاوڵاتیانەوە بزانین دادگەری لە کوردستان لە چی ئاستێکدایە. لەگەڵمان بن. فقير و دەوڵەمەندە کوفر ئەحمە وتی یا ڕەبەنە ئەمەنان دابە بەنە بۆ زۆری شەق و بە زۆری چەنە گەلە کەسەیە چەساوە ژیانی ناڕەحەتی ئیرادی خۆشی لەسەرە بەسە بێ قەنەعەتی شەبێ قەنەعەت من الإيمان قەنەعەت من الرحمن هەکل بە گوێرەی خۆی ئەمە هەمووی کەس نابێ وەزیر بێ یەکی حەماڵێکی حارەسەرێکە کرێکارەوە هەکە بە گوێرەی دوانای خۆی بەس بەڕێی من قەنەعەت شتێکی باشە بۆ ئیسەندە من نایە. وڵی دادگەری ئەتوانم بڵێم جیاوازی هەیە لە بینی فەقیر و دەوڵەمەند لە ئەوانەی کە وەزعی مادیان باشە و ئەوانەی کە لە بازار ڕائیشەکەن فەقیرن. بەڵام دادگەریش چییە؟ ینی هەندێک کات هەیە هەندێک کەس بە حکمی ئەوەی کەوا حیزبی لە پشتەوەیە ئەتوانێت دەسەڵاتی هەیە و ئەتوانێت زۆر شت هەیە بیکات. حاکمەکان لەوانەیە مەیالن بەلای حیزبە ئەو ختەتەوەی هەموو شتێکی بۆ بکرێت، بەڵام خەڵکیی فەقیر قانون بەسەر خەڵکی فەقیرا تەطبیق دەکرێت. خۆی دادگەری با بڵێن بێدادی ڕێگەڕێژەیەکی دوور و درێژیە لێرە لە کوردستان هەر لە ناوچەکە بە عام ئەمە بۆ ماوەیە تەسەوڕەکەم یعنی تاکی کورد تاکی شەرقی بە عام ئەم مانتیقانە خۆیان بەشێک من لەوەی کە ناداتی دروستە بێت لە خێزانە دروستە بێت لە مناڵ لەگەڵ مناڵێک ترا فەرقیە بێت تایەتە دەرەوە تایەتە مەکتەب ڕێزمێ بە مامۆساکان لێشەوە ئاینەشە سەر چاواگرێت تا ئەگاتە دەسەڵات ئەوەی کە خۆمان نەزانین کە نادادێکی زۆر هەیە هەم لە ڕووی دابەشکردنی سەرەت و سامان دابەشکردنی کار و کەسابەت هەموو شتێک بەڵێ بەتاکی بێدادی تەسەور ناکەم ڕیشەکێشیش بێت چکات چینایەتێکی زۆر هەیە سا تەبەقات لە کوردستانە لە ئاسێکی زۆر مەترسیدارە کورە لە هەموو کاتێکار هەبوو چۆن نەبوو بینی فەقیر و دۆڵەمەند هەر هەیە فەقیرە هەیە دۆڵەمەنە هەیە بە حکمی ئەوەی کە پارەی پێشتی پێدەسی لە کابراکی فەقیر زیاتر ئەڕوا ئەمە ڕاستیە ئەمە هەر هەتای هەرمێنی هەبوو هەر ئەبێ هەر بش بێت شوێکم فەرقی جیاوازیە کابرا ئەو بازارایە حەماڵە و هەشەوە نەوشەیەکی پێ بۆخی بە کەیفی خۆیەت و ئەڕوات ئەی چۆن فەرق نیە لە هەموو کاتێکا فەرق هەر هەیە. وەڵی فەرق زۆرە لە بەتایبەتی لە هەرێمی کوردستانە چۆن سەد دەوڵەمەندێک و فەقیرێک زۆری فەرقە لە معاملە لە هەموو شتێکە اینجا مەسئولەکان بەرپرسەکان هەمویان بۆ کەسوکاری خۆیان بۆ بنەماڵەی خۆیان هەوڵەیەن دامەزران نەماوە ئیش و کار و کاسفیەک نەماوە دادگا حکمی خۆی بە تەواوی نابینێت اینجا هەمووی بۆ بە سیاست وڵاتەکەمان لێرە یەکێتی حکومەکە لە هەولێر پارتی حکومەکە ئیتر تاحب دەسەڵاتن ئەوان هەرچی گیانبیە ئەیکەن بە خەیری داماوی لەم ناوا زەرمەندە خۆیان سەریان دێشە مناڵیان نێرن بۆ ئەوروپا بەڵام فەقیرێک پێی پارەی بێنێ بچی حیاتە بکەنە نەخۆشخانە بە زۆری فەرقیە و جیاوازیشی زۆرە چون دادوەر بۆ کابراایەکی فەقیرە ئەسەیەکێکشن لە ژنەکەی جای بێتەوە 5 ساڵێک 6 مانگ هاتووی پێ ئەکات وەکو ئەم حکومەی کە ئەم جەنابی سەرۆکە داوێتی بە دوو دادگا ئەو کۆمەڵە 6 ساڵ حکومدران دادوەری لە شوێ حەقی خۆی وەرگرتووە بە هیچ شێوەیەک بوونی نیە و ئەسڵی نییە.